بەڕێزان لە گفتگۆکانمان بەردەوامە بین لەبارەی ئەوەی دوێنێ بەڕێوە چوو لە عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و دوو جێگرەکەی بە تایبەت لە جێگیری دووەمدا کە بینیمان دوو گەڕ هەردوو کاندیدەکە نەیانتوانی سەرکەوتوو بن دەنگی پێویست بەدەست بێنن. دەستور لەبارەی هەڵبژاردنەوە چی دەڵێ؟ لە دوێنێەوە زۆر باز لەوە دەکرێت کە تۆ لە گەڕی یەکەمدا نەتوانی زۆرینە بەدەستبێنی، ئەوە لە گەڕی دووەمدا پێویستی بەوە نییە و پێویستەکە تەنها کێیان دەنگی زیاتری بەدەستێنا بە مەرجێک نیسابی یاسایی تەواو بێ ئەو بە براوەدا دەندێ. ئایا دەستور لەم بارەیەوە چی دەڵێ؟ یاساکانی عێراق چی دەڵێن؟ گفتوکە ئەم پرس و باس و بابەتان ناکەین لە ڕووی یاساییەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سانەکەمان ڕایشکاری یاسایی. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی. بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ. دکتۆر ئەوەی دوێنێ بینیمان لە ڕووی یاساییەوە چۆن بوو؟ ینی جارێ بە باز لەوە بکەین لە عێراقدا ئەو وادانی کە دەستنیشان کراوە تا ئێستا زۆر دەستوری دەڕوا بەڕێوە هەڵبژاردنەکان لە وادەی خۆی دیاریکردنی وادەی ئەنجومەنی نوێنەران دانیشتەکەیان لە وادەی خۆی یعنی هەموو شتێک بەپێی دەستور ڕۆیشتووە. ئەوشی دوێنێ ڕوویدا بەپێی دەستور و بەپێی قانون بوو. کاکرانکۆ زۆر گرنگە هەڵە تێگەشتنێک بڵاو بۆ تۆ لە زۆربەی کەناڵەکانیشەوە بەداخەوە هەنێک کەسی یاساییش هەنێک کەسی سیاسیش هەر بە هەڵا تیا ڕۆشتون. ئێمە بۆ ئەم بابەتە بێ بگەڕێنەوە بۆ دووشت دەستوری عێراقی ساڵی 2005 و هەروەها پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەپێی ئەم دوو بابەتە ئێمە لە دەستوری عێراقی ساڵی 2005 بە شێوازێکی ڕوون و ئاشکرا لە مادەی 55 باسی گەڕی یەکەمی کردووە. ئەڵێ چی؟ ئەڵێ ئەبێت ئەو دوو کاندیدت ئەبێت یاخو زیاتر لە دوو کاندید ئەبێت ئەو کەسێک کە دەرئەچێت زۆرینەی ڕەها بەدەستبێنێ واتە بۆ نمونە تۆ 329 ئەندام پەرلەمانت هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەبێت 166 دان بەدەستبێنێ. ئەی لە گەڕی دوو هەما باسی گەڕی دووەمی نەکردووە بۆیە بڕیاری دادگای باڵای فیدرالیمان بۆ دەرچوو لەم بارەیەوە. خەڵکەکە بەس چوە سێری دەستورەکەی کردووە ئاگاداری دادگای باڵای فیدرالی نیە لەم بارەیەوە. دادگای باڵای فیدرالی گەڕەکانی تری ڕێخستووە هی دوو هەموو سێ هەموو چوار هەم ئەڵێ ئاساییە چەند گەڕی تر چەند جەولەی تر ئەڕوا با بڕوا تا کاندیدێکە لە بژێرم بەڵام ئەبێت لە هەموو گەڕەکانی ترە ئەمە وەکو بابەتەکەی سەرۆک کۆمار نییە ئەبێ ئیلا زۆرینەی ڕەها بەدەستبێنێ ئەو کاندیدەواتە تۆ سێ گەڕ چوار گەڕ پێنج گەڕ بڕوا ئەبێت تۆ ئەو کاندیدی کە ئیباتەوە 166 دان بەدەست بێنێت. ئەمە جیاوازە لە سەرۆکایەتی کۆمار کاکرانکۆ. سەرۆکایەتی کۆمار لە گەڕی یەکەمە ئەبێت دوو لە سەرسێ بەدەست بێنێت لە گەڕی دوو هەما زۆر کامیان زیاترینی بەدەست هێنا لەو دوانەی کە زیاترین دەنەکانیان بێت کامیان زیاتری بەدەستێنە ئەوە بەبراوە بێت. دکتۆر منطقی یاسایی ئەوەیان نییە یعنی یەکرێسە بۆ نمونە دوێنێ دوو گەڕ بەڕێوە چوو ئەمڕۆ سێ گەڕی تر بەڕێوە بچێ بەداخۆ خۆی ئەم بڕیاری دادگای باڵای فیدرالی ئەمان خاتە ناو بازنەیەکی داخراوە لەوانەیە ئەم گەڕانە هەتا چوار هەموو پێنج هەموو شەش هەمیش بڕوا بەم شێوازە بمێنێتەوە ئەگەر ئامرازێک نەدۆزرێتەوە بۆ حەلکردنی. بەڵام بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی بڕیارێکی مولزەمە هەر بۆیە لە گەڕی دوو هەمیشە دکتۆر ڕێبوار بە سەرکەوتوو ئەژمار نەکرا چونکە بەپێی ئەو بڕیارە ئللا ئەبێ یەکێکیان 166 دەم بێنێ. ئیستا ئەمڕۆ کە گەڕی سێ هەمی شەکرێک کە لەوانەیە ئەگەر ئیتیفاقاتی سیاسی نەکرا بچینە گەڕی چوار هەمیشەوە ئەبێ یەکێکیان 166 دەم بێنێ یاخود ئەبێ کشانەوەی کاندیدەکان ڕووبات و ناوی تر تەڕح بکرێ. ینی من تێناگەم دادگای فیدرالی بۆ ئەمەی کردووە بە بڕای تۆ ئەو تەفسیری منکو هاوڵاتیەک وەکو پێشکەشکارێک لێرە ینی جدوای منطقی یاسایی لەو بڕیارەیە ئەمە بە دووشتی جای داناوە ینی فەلسەفەکەی ئەڵێ بابەتی جێگیری یاخود سەرۆک یاخود جێگیری ئەنجومەنی نوێنەران بابەتێکی جایە لە سەرۆک کۆمار. ئەڵێ لە سەرۆک کۆمار لە گەڕی دوو هەمان ڕێت پێ ئەم بە زۆرینەکە پێی بڕۆی بەڵام لە ئەنجومەنی نوێنەرانە ئیلا ئەبێ زۆرینەی ڕەهای بەدەست بێنی بەپێی ئەوەی کە ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنێکە زیاتر نوێنەرایەتی خەڵکەکە ئەکا زیاتر نوێنەرایەتی گەلەکە ئەکا ئەوێت زیاترین زۆرینەی ڕەها هەبێ بۆ هەڵبژاردننی ئەو نوێنەرانە. ئەوە ڕای کاک حاکم شێخ لەتیفە ئەویش بۆچوونێکی نووسیوە یعنی ئەویش ڕای وایە دەڵێ دکتۆر ڕێبوار سەرکەوتووە و تەنها گەڕی دووەمی پێویست بوو لە گەڕی یەکەما کە زۆرینیان بەدەستنێنە لە گەڕی دووەما پێویست بۆ زۆرینە و کەمینە و ئەوە ناکە ئەو بۆچوونەکەی ئەوە من زۆر ڕێزم هەیە بۆ بۆچوونەکەی بەڵام بە دڵنیایەوە من دڵنیام ئەگەر بگەڕێ بە براوەدانێت ئەگەر بە یەک دەنگیش بێت
بەدڵنیایەوە ئەو من بەدڵنیایەوە پێ دەڵێم بە زەمان و ئەمان بڕیاری دادگای باڵای فدرالیمان هەیە کە بەوازەحی ئەڵێ ئەبێ 166 دەنبێنێ ئەو نەک بەس یعنی ئەو بەڕێزە چەندین بەڕێزی تریش بەداخەوە ینی کەوتونەتە تۆزێ ئەو نادەقیقیە بەڵام ئەو حاڵەتێکی ئاساییە بۆ چوونی جیاوازیان هەبووە بەڵام بەدڵنیایەوە بڕیاری دادگای باڵای فیدرالیمان هەیە و بڕیارەکە تەفسیریە مولزەمیشە هەر بۆیە دوێنێش کەس بە سەرکەوتوو ئەژمار نەکرا چونکە دادگای باڵای فیدرالی ئەم دوو بابەتەی جیا کردوتەوە بابەتی سەرۆک کۆماری جیا کردوتەوە لە دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران سەرۆک کۆمار ئەڵێ لەگەڕی دوو هەما بە قسەکەی ئەمان بۆ سەرۆک کۆمار زۆر ڕاستە بەڵام بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران بەداخەوە تۆزێک دقیق نابێت لە ڕووی یاسا باشە دەستور خۆشی تەوزیحی نەداوە ڕاستی نەخێت دەستور وسکت بۆیە بڕیاری دادگای باڵای فیدرالیمان هەیە بڕیارێکی بات و مولزمە بۆیە ئەگەڕینەوە بۆ ئەو بڕیارە بۆ تەواوکردنی مادەی 55 دەستور بۆیە ئێمە چوین بۆ دادگای باڵای فدرالی بۆی کە بزانین مادەی 55 دەستور مەبەستی لە چییە بە زۆرینەی ڕەها بەڵێ ئەو وتی ئەبێ بە زۆرینەی ڕەها بێ ئەبێ بگەڕینەوە بۆ ڕێژەکەی کە لە مادەی 55 دکتۆر ینی دوێنێ ئەبوو هەڵبژاردنەکە تەواو بێ بەڵام بینیمان تەواو نەبوو ئەگەرم وادەیە بۆ نمونە ئەم ڕۆژ تەواو نەکرا بەیانی و چەند ڕۆژێکی تر بخایەنێ ینی حەلەکە چییە؟ خۆی بەداخەوە یەکێ لە کلێنەکانی کە ئێمە هەمانە کە من هیوادارم و برادرە بەڕێزانە ئیشی لەسەر بکەن ئەمە زۆر بەباشی بە یاسا ڕێک نەخراوە یعنی بڕوا بکە ئەمە لەوانەیە ئیستا لە گەڕی سێهەم کە ئەمڕۆ سەعات 4 کرێ و دوایە لە گەڕی 4 هەم ئەگەرار حەسم نەکرا هەر بەردەوامە بێ لە ناو یەک بازنا ئەسوڕێنەوە تا چ کاتێ تا ئەو کاتێک کە ئەم دوو بەڕێزە دکتۆر شاخەوان و دکتۆر ڕێبوار ئەکشێنەوە ناوی تر جارێکی تر تەرحەکرێتەوە لەسەر گۆڕەپانەکە و جارێکی تر ئەچێتە دەنگدانەوە طبعاً ئەم بابەتە کێشەکەی لە چیایە صرف یاسایی نیە یاسایی سیاسی ڕبتی بە تەوافقاتی سیاسیەوە هەیە یعنی تۆ نازانی چی ڕۆیە ئەگەر ئیستا پێشەوەی کە گەڕی سێهەم دەست پێ بکە تەلەفۆناتەکان و ئیتیفاقاتەکان کرا کێشە نەما لە بینی سەرکردەکانە و لە بینی ئەحزابەکانە یەکێک لەو دوانە ڕۆشتۆ هیچ کێشەیەک نەماوە ئەگەر نەکرا ئێمە لەوانەیە هەر لە ناو ئەم بازنە بەتاڵە بمێنینەوە کاکرانکۆ زۆر حەزەکەم باسی یەخشت بکەم ئێمە لە دۆخێکی زۆر هەستیارە من باسی وەکو کوردێک وەکو نەتەوەی کورد باسیەکەم بەداخەوە من حەزمە کرد لە ناو ماڵی خۆمانە لە ناو ماڵی کوردیا چ کێشەیەکمانە بوو چ دەمەقاڵەیەکمانە بوو چ کوشت و کوشتارێک لە ناو ماڵی خۆمانە کێشە نەبوو بەڵام حەزم نەئەکرد دڵنیام هەموو ئینشاڵڵا قەت ئەو شتە نابێ بەس مەبەستم بەڵێ ناکۆکی سیاسی خۆزگە ئەم شتە نەڕۆشتایەتە لای بەغا خۆزگە لە بەردەمی بەغا یەکدەم بووینایە وەکو نەتەوەی کورد چونکە ئێمە هەنێ مەلەف هەیە زۆر گرنگە لەم خولەی پەرلەمانە ئیشی لەسەر بکرێت تۆ مادەی 140 هەیە تۆ بابەتی خاکە هەیە چۆن بەم زەعیفیە بەتەمای ئیش بکەی لەسەری تۆ ئیستا پەرت بوویت و ئەگەر بەم پەرتیە بمێنیتەوە ئەگەر کۆدەنگی دروست نەکەی ئەگەر خەڵک بەرامبەرەکەت لایەنەکانی بەرامبەر بزانێ لاوازی سوود لەو لاوازیەتە بینێز بینێ دوست بین ناتوانانی گفتوگویەکی بەهێز بکەی لەسەر خاکەکەت تۆ یاسای بودجەت هەیە چۆن ئەگەر یەکدان نەبی ئیستا بینێ دوست بین چۆن لە ناو یاسای بودجە مافی ئەو خەڵکە ئەپارێزی چۆن موچەکانیان زامنەکەی تۆ بابەتی ئەنجومەنی فیدراڵە هەیە کە بەداخەوە دەسەڵاتی یاسادانان هەتا ئەم خولەی پەرلەمانیش دوو ژوورە ژوورێکیان ئەم ئەنجومەنی نوێنەرانەیە ژوورێکی تریان ئەنجومەنی فیدراڵە تا ئیستا ئەنجومەنی فیدراڵ کە لە دەستور ئاماژەی پێدراوە پێک نەهێنراوە کە ئەمە قەباعەتێکی دەستوری و یاساییە ئەم ئەنجومەنی فیدراڵە ئەگەر پێک بهاتایە ئێمە زۆر کێشە هەبوو ئیستا تووشمان نەبوو کاکرانکۆ ئەنجومەنی فیدراڵ جیاوازە لە ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی فیدراڵ نوێنەری پارێزگاکانی تایە نوێنەری پێکهاتەکانی تایە تا ئیستا چەند ساڵە پێک نەهاتووە کە ئەبێت ئەمە زۆر سوودی لێ ئەبینێ کورد ئەبێ بیکا بە کارتێکی فشار بۆ ئەم خولا هەوڵ با ئەنجومەنی فیدراڵ پێک بهێنرێ یاساکەی دەربچێت چکە لە دەستورە ئاماژەی بە ئەنجومەنی فیدراڵ داوە و دەڵێ بە یاسایەک ڕێک دەخرێ ئەبێ هەموو کارتێکی فشار بەکار بێنن ئەم خولا هەوڵ بنەو ئەنجومەنی فیدراڵە یاساکەی بۆ دەربچێنن بابەتی یاسای نەوت و غازە هەیە یعنی لە زیاترین کاتین پێویستمان بەوەیە بەرژەوەندی نەتەوەی کورد بپارێزرێ لە زیاترین کاتین پێویستمان بە یەکریزی میلەتی کوردە لە زیاترین کاتین پێویستمان بەوەیە کە بە شێوازێکی پەرتکراوی دەرنەکەوین لە بەردەمی لایەنی بەرامبەرە تۆ لە ناو ماڵی خۆتا چی ئەکەی ئازادی ئەمە بێ لە لایەنە خراپەکانی تری کاکرانکۆ ئەم کێشەیە ئەگەر قوڵ بێتەوە بەداخەوە ئەمە بەهۆی ئەوە بوو زۆر لە کاتێکی نەگونجاوە پەیامێک بڵاو بۆەوە هەموو شتێکی تێکدا هەموو شتێکی عکس کردەوە بەڵێ زۆر بە شێوازێکی نەرێنی تەسیری کردە سەر ئیتیفاقاتە سیاسیەکان بەداخەوە کاتەکەی گونجاو نەبوو پێشنیازێکی باشە ئەگەر پێشنیاز بواە بۆ سەرۆکی کۆمار
سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم و هەروەها جێگیری سەرۆکی پەرلەمان ئەمە هەموو کەس ئەو سانەیە توانی قسەی تیا بکا و ئەمانوت پێشنیازێکی زۆر بێلایانەی مەوزوعە و وەک دەواازەیەکدانراوە بۆ حەلی مەوزوعەکە بەڵام تۆ پەیامێکی ئاوا لە کاتێکی وا حساسە تەنها بۆ سەرۆک کۆمار بڵاو بکەیتەوە بە دڵنیایەوە تووشی کێشە ئەبی لەگەڵ لایەنە سیاسەکانی ترا و ئەگەیتە مەرحەلەی چەقبەستووی کە بەداخەوە ئێمە ئیستا لەو قۆناغین و لە زیاترین کاتا کە ئەبواە یەکریز بووینایە پەرتەوازەیمان پێوە دیارە بڕوا بکە ئەگەر متابعی ئەو کەناڵە عەرەبیانە بکەی ئەو شیکەرەوە سیاسی و یاسای عەرەبیانە بکەی زۆر ینی بە جۆرێک لە نازانم بڵێم چۆن وەصفی ئەوە کەناڵی هیچ کێشەیەکمان نەبوو لە سەرۆکەکە کە لە پێکهاتەی سون نەبوو لە جێگیری یەکەم کە لە پێکهاتەی شیعە بوو کەچی پێکهاتەی کورد ناتوانن ئەوە ئەچن بۆ گەڕی سێهەم و چوار هەموو ناتوانن خۆیان یەک لە کاتێکە لە سەرەتاوە دەبیندا کێشەکان لەسەر کاندیدەکانی ئەوان بێ بە تایبەت بەڵێ طبعاً بەڵێ بە تایبەتی مەوزوعی محەممەد هەلبوسی و مثەنە سامەڕایی مثەنە سامەڕایی لە ناو جەلسەکە هەتا ئەخیر دەقەشە تا سەعات 11 وتی ناکشێمەوە دوایە لە ناو جەلسەکەی پەرلەمانە ئەعلانی کردوتی بەڵێ من ئەکشێمەوە بە هەموو پێوەرێک ئەبوایە کێشەکان لەگەڵ ئەوانە بووە یاخود لە ناو شیعەکان لە بینی محسن مەندەلاوی و عەدنان فەیحان پارتی دیموکراتی کوردستان زۆر باسیەک ڕێزیەکە ئەو ئەبینێ دکتۆر ڕێبوار لە دوو گەڕی دەنگدانەکەیە دەنگێکی زۆری بەدەستێناوە زیاتر لە چل دەنگی جیاوازە لەوەی دکتۆر شاخۆ شتێدان بەڵێ لە گەڕی دووەمە هەر نزیکەی چل دەنگێکیان فەرقە بەڵێ ئەو 155 105 دەنگە تقریبان بەڵێ یعنی ئەگەر یەک ڕیزیە ئەگەر کووردە خۆلایەنەکانی تر دەنگیان بە دکتۆر ڕێبواردا و پارتی دیموکراتی کوردستان بیوتای مادام لایەنەکانی دیکە ئەویانەوێ ئەوێ مەدەنگ بۆ وڵای من ئەوە پەیامەکەمە ئەڵێم یەکریزی کورد ئەبێ بخرێتە پێش هەموو شتێکەوە کاکرانکۆ ئەبێت ئێمە دڵی کەسێکی تر کە کێشەی خاکمان هەیە لەگەڵی دڵی بەخۆمان خۆش نەکەین ئەمە کێشەکەیە یعنی بەڕاستی من ئەوە پەیامەکەمە یەکریزی کورد نابێ ئێمە لەوا بیبینینەوە کە تەنها حزبێک ئەم کورسیە هیچ نییە لە تاو قەزیەی نەتەوەکەمان قەزیەی نەتەوەکەمان مەفروزە زۆر لەوە گەورەتر بێ بەعکسەوە من حەلێکی تری شەبینم یعنی ئێمە تا ئیستا سیاست خۆی جۆرێکە لە تاکتیک و جۆرێکە لە یاریەکی شەترنجەکرێ کاکرانکۆ بەڕێزی شەشارەزای مەفروزە ئەم حزبە بەڕێزە ئەگەر بیاوێت دەست ڕاکێشێت بۆ حزبەکانی تر بۆ لایەنە کوردستانەکانی تر هەوڵ با ئەم کێشەیە لە ناو ماڵی کوردیا هەل بکرێ هەوڵ نەیە دەست ڕابکێشرێ بۆ لایەنە عەرەبیەکان ئەوانە هەمووی بەڕێزن دراوسەی ئێمە هیچ کێشەیەکمانیە لەگەڵیانە بەڵام وەکو نەتەوەی کورد وەکو نەتەوەیەک ئەنفالمان هەیە وەکو نەتەوەیەک پێشمەرگەمان شەهید بووە ئەبێ بە هەموو شێوازێک ئێمە یەکدەن بین لە بەرامبەر کەسێکا کە کێشەی خاکە هەیە لەگەڵ زۆر باش من ئەم شۆ بەڕاستی هەر لە ئەکاونتی خۆم لە فەیسبوک ینی کە ئەمبینی ئەو شوێ گەڕی دووەمەوەشۆ ینی شتێکم نووسی بوو کامە ئێستا کاتی ئەو دەرگای حیوارەیە کە باسیەکەن هەمیشە لەو چرکە ساتانەیە کە تینیان بۆیە دەرگای حیوار بەڕووی هەموو دنیا بەڕووی هەموو هێز و لایەن و سیاسیەک بەڕووی هەموو کەسێکاکەنەوە بەڕووی کوردان نەبێ ئێستا کاتی بوو دەرگای حیوارەکان بکردایەتەوە لەگەڵ هێز و لایەنە سیاسیە کوردیەکانە بیان تای کاکە ئەوە بینیمان لە بەغدا دیمەنەکە چۆنە نە ئێمە ئێوەمان پێشکەی نە ئێوە ئێمەتان پێشکەی وەرن بە شتێک بکەین ئەو دیمەنە دووبارە نەبێتەوە بەس بەداخەوە تام چرکە ساتی قساکەین پێ ناچێ ئەوە هەبێ من حەزەکەم دەست پێشخەریەک هەبێ بۆی کە کەس تەداخولی مطبەخی سیاسی ماڵی کوردی نەکە لە هەچ لایەنێکەوە دەست پێشخەریەک هەبێ یەکریزی بپارێزین ئەمە بابەتێکنی ئەنج دوایە کاکرانکۆ زۆر گرنگە دووربین بی لە کاریگەری خراپەکانی ئەم بابەتە تۆ ئەم ناکۆکیە دوایە تەسیرەکاتە سەر هەرێمی کوردستان تەسیرەکاتە سەر ژیانی خەڵکەکە تەسیرەکاتە سەر هەر سایکۆلۆژیای خەڵک هەمووان وەکو بینێن کە دەمانبینی بەلامانەوە ناخۆش بوو دوو کورکە بڕکێکە نۆمیانەڵێ کۆدێتان بەسەراکرا و ینی بۆچی ئەمە ڕووبە دکتۆر دواپرسیارە مەمەوەی لە ڕووی قانونیەوە زۆر باز لە کە باز لە هەندێک کاندیدی پۆستی سەر و کۆمارەکرێ بۆ نمونە باس لە بەڕێز بە فڵتاڵەبانیەکرێ وەکو کاندیدی سەر و کۆمار یان ئێمە نەفەرمیە وەکو شتی فەرمی باسیەکەین من لێرە وەکو پرسیارێکی یاسایی ئاراستی بەڕێز دەکەم هەندێک لایەنی دیکە هەندێک بڕووبیان و دێنەوە گوایە هەندێک مەرجی تێدانیە مەسەلەی مەرجی زمان یا مەرجی ئەوەی کە لە کورد بۆ نمونە لە عێراق لەدایک بوو بێ ئێمە دەزانین بە حکمی خێزان و خانەوادەکەی کوڕی سەرۆک مام جەلالە و ئەو کادە و لە بەهۆی خەبات و شۆڕشەوە لە دەروی عێراق بۆ لەو کاتەدا
لە ڕووی قانونیەوە لە دەستوردا هیچ شتێکی وا باس کراوە بۆ کاندیدی سەرۆکۆمار بەداخۆ خۆی ئەمە شتێکە لە کەلێنەکانی تری دەستور کە تۆ دەستورەکە بەدڵی خۆت لێک بیتەوە من بۆیە زۆر پێم باشترە بوو خۆزگا هەنێشت هەبوو بۆ ژوورە تاریکەکان بەجێ نەهێڕایە ئیستا ئەمە هەنێ لایەن هەیە لەوانەیە بەدڵی خۆی لێکی باتەوە هەنێ بابەتی تریشێ هەنێ لایەنی تر بەدڵی خۆی لێکیاتەوە کێشەکە لە چیە تۆ مادەی 68 دەستورە هەیە مەرجەکانی پێوتی بۆ کەسێکە بێ بە سەرۆکۆمار ئەڵێ بێت لە دایک و ئەبێ کەسێکی عێراقی بێت چۆن عێراقی دایک و باوکی عێراقی بن و هەروەها تەنانەت یعنی باسی زمان شەهادە باسی زۆر شتی نەکردو ئەڵێ بێت جینایە یا جونحا واتە تاوانێ یا کەتنێکی ئابروبەرەی نەکرد بێت لەسەری نەبێت و هەروەها ئەبێ کەسێک بێ شارەزایی سیاسی پێویستی هەبێت و ئەبێ حەسەن سیرە و سلوک ئەبێت ناوبانێکی باشی هەبێ و ئەبێت شیاوی واتە ئەهلیەتێکی تەواوی هەبێ شیاوی تەواوی هەبێ بۆ ئەو پۆستە بە هیچ شێوازێک بۆ ئەو پۆستە باسی زمان یاخود باسی شەهادە نەکراوە چۆن بۆ بابەتی نوێنەرەکانیش لە ئەنجومەنی نوێنەران واتە ئەندام پەرلەمانەکان نەباسی شەهادەیان بۆ کراوە و نەباسی زمانیشیان بۆ کراوە بەعکسەوە ئێمە لە یاسای ئەحزابە لە یەکێ لە ساڵەکانە هەوڵدرا کە شەهادە بکرێت بە مەرج بۆ ئەو کەسانی کە ئەچنە پەرلەمانەوە مە بۆی کە ڕویاکە و بۆ ڕوون بکەمەوە لە دادگای باڵای فیدراڵی هەڵوەشایەوە وتی هیچ کەسێک کە ئەبێ بە ئەندام پەرلەمان یاخود ئەبێ بە سەرۆکۆمار نابێ مەرجی شەهادەی بۆ دابنێ یاخود هەنێ مەرجی تری بۆ دابنێ بێ ئەم کەسە عێراقی بێت و ئەبێ هەروەها تەوافقێکی لەسەر هەبێ بەڵام ئێمە کێشەکەمان لە چیایە کاکرانکۆ کێشەکەمان لەوایە ئەم دەقە دەستوریانە هەنێکی بووە بە کێشە ئەبێ بە ئیتیفاقاتی سیاسی بۆ لە ژوورە تاریکەکانە بەجێ ئەهێڕێ ئەمە زۆر حاڵەتێکی طبیعیە زۆر حاڵەتێکی ئاساییە تۆ ئیتیفاقاتی سیاسی هەبێ بەڵام ئەبێت چوارچێوەیە کە هەبێ دیاری کرابێ کە چی ئەکرێ بیکەی بە تەوافقی سیاسی و چی ناکرێ بیخیتە کارتێکی فشارەوە وەکو کارتێکی فشار بەکاری بێنی لای ئێمە ئەو هێڵا ناڕوونە هەموو شتێکە کرێ بە کارتی فشار هەچ کەسێک مەسەڵەن بۆ نمونە بەرامبەرەکەی نەوێت شتێکی بۆ دروست حەزی خۆی لێکدانەوەی بۆ بەڵ ئێمە زۆر و کێشەیەمان هەیە لەگەڵ دەستوری عێراقیە بەڵێ زۆر دەرگاکان واڵایە لە ناو دەستوری عێراقیە ئەتوانی لێکدانەوە بکەی بۆ هەنێ بابەت هەیە دیاری نەکراوە با من بەسیترین نمونەت پێ بڵێم ئەو ماوە دەستوریانەی کە سەرۆکی ئەنجومەنی دادوەری دکتۆر فائق زەیدان کە وتی نابێت تێیپەڕێنن لە دروستکردنی لە بەستنی پەرلەمان و لە دروستکردنی حکوومەت و هەروەها سەرۆکی کۆمارە ئەم ماوە دەستوریانە شتێکی زۆر باش بوو کردی بەڵام لە حاڵەتێکە ئەگەر پێشێڵیش بکرایە بەڕاستی سزایەکی جدی لەسەر نییە بەپێی دەستوری عێراقی ئەمە گەورەترین قەباحەتە گەورەترین کێشە و کلێنە لەناو ئەو دەستورە هەیە تۆ هەتا سزایەکم لەسەر دانەنەی من پابند نابم بە شێوازێکی جدی پێی ماوەکانیشی کە دیاری کراوە ڕوون و ئاشکرایە پێ دەڵێ 15 ڕۆژ سەرۆک کۆمار لە بەرواری پەسەندکردنی نەتیجەکانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئەبێت ئەنجومەنی نوێنەران بەس دانیشتنەکەی بکات و سەرۆکایەتی هەڵبژێرێ ئیستا دوایی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەبێ لە ماوەی 30 ڕۆژە سەرۆکی کۆماری عێراق هەڵبژێرێ لە ماوەی 30 ڕۆژە لە یەکەم دانیشتنەوە بەڵێ طبعا تۆ توانی دوای 15 ڕۆژ بیکەی دوای 20 ڕۆژێکی تۆ لمت ماگزیمەمەکەت هەرە لمتە بەرزەکەی کە هەتا 30 ڕۆژە نابێت 30 ڕۆژەکە تێپەڕێنی بەڵام ئەگەر تێمپەڕان کەس نازانێت سزاکەی چێ سزاکەی دیار نییە ئەگەر تێمپەڕان کەس نازانێت دوایەوەی کە سەرۆکی کۆمارە هەڵبژارد لە ماوەی 15 ڕۆژە بەپێی ئەوەی کە کوتلەی ئەکبەر کێیە تەحالوفەکە کێ کراوە کاندیدێکە هێنە پێشەوە سەرۆک کۆمار تەکلیفیەکە کە حکوومەتەکەی تەشکیلکە کە حکوومەتەکەی تەشکیل کرد لە ماوەی 30 ڕۆژە ئەبێت بەدەستهێنانی متمانە بکات لە پەرلەمانەوە هەروەها منهاجە ویزارەکەی عرض بکات و بزانێ ئایا تا چەند ئەتوانێت متمانەی ئەندام پەرلەمانەکان بەدەست بێنێ سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوە یاسایەکانت بەخێرات سەرچاو زۆر سپاس بەخێر بێ سەرچاو